هەر کەسێک بتوانێت ڕۆژی عەرەفە 1000 جار قل والله احد بخوێنێت، 1000 جار سوورەتی ئیخلاص بخوێنێت، خوای پەروەردگار دوعاکانی گیرا ئەکا، هەرچیەکی ئەوەی خوا بۆی جێبەجێیەک. لە فەرمودەیەکە هەیە کە فەرمودەکە مەرفوعە و عولەما بەڕێزەکان هەمویان باسییان کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قرأ قل هو الله أحد يوم عرفة 1000 مرة أعطاه الله ما سأل. فەرمی هەر کەسێک بتوانێت ڕۆژی عەرەفە 1000 جار قل والله أحد بخوێنێت، 1000 جار سوورەتی ئیخلاص بخوێنێت، خوای پەروەردگار دوعاکانی گیرا ئەکا، هەرچیەکی ئەوەی خوا بۆی جێبەجێیەک. 10 تەسبیح 1000 جار. اینجا هەست کاتێک لە بەیانیەوە هەتاوەکو ئێوارە ڕۆژی پێنجشەممە ئەگەر بتوانی ئەمە بکەی داوای هەرچیە بکەی لە خوای پەروەردگار جواب دەداتەوە. بۆیە زاناکان زۆر تاکیدیان کردوتەوە لەسەرەوە ئینشاءڵڵا هەر کەس توانایی هەبوو بیخوێنێت با لە دەستمان دەرنەچێەوە فرسەتەش. برا بەڕێزەکان لە فەرمودەیەکە خۆشەویستی خوا فەرمێ قل هو الله أحد تعدل ثلث القرآن. هەر کەسێک یەک جار قل والله أحد بخوێنێت، سوورەتی ئیخلاص بخوێنێت، وەکو وایە 10 جوز قورئانی خوێن دەبێت. خوا خێری 10 جوز قورئانی بۆ نووسێت. ئەگەر 1000 جار بیخوێنیت ئەبێت چەند گەورە بێت. یعنی یەک جار خێری ئەوەی وەکو وایە 10 جوز قورئان خوێن بێت، 3 جار بیخوێنیت خێری ختمێکی قورئانە بۆ نووسرێ. ئەگەر 1000 جار بیخوێنیت بۆیە ڕەحمەتان لێبێ ئەمە ژێکێکی ترە لەو فرسەتانە.